وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين. صدق الله العظيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب بناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ کەناڵی ئازیز و خۆشەویستی پەیام کە هەموو کاتێک بۆ بە شاشەڕەنگینی ماڵەکانی ئێمە و هەموو کاتێک پەیام و داواکانی ئێمە گەیەنێ. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت خۆلی قورئانی پیرۆزمانەیە بە سەرپەرشتی زۆر بەڕێزان مامۆستا ئارامی شەهیدان و زۆر بەڕێز خاتوشێر کە ڕۆژی شەمان و چوارشەمانە. لە ڕاستیە ئێمە نابینەکەمان پێک هاتوون لە کوڕ و لە کچ. سپاس بۆ خوای گەورە لەو کاتی کە ئێمە دەورەکانمان کردوتەوە تا ئێستا چەندین کوڕ و کچی نابینەمان مستەواکی زۆر باشیان بڕیوە و هەیەە لە جوزئی عامایە، هەیە لە تەبارەکە، هەیە لە قەسەمیەڵا، هەیە لە جوزئەکانی زیاتری بڕیوە گەشتوتە مستەوای ئەوەی کە ئیتر بەڕاستی بتوانرێت لە هەموو شوێنەکانە بکرێت بە مامۆستا و دەوری تایبەتی خۆی هەیە. ئێمە لە ڕاستی ئەم دەورانی کە کردومانەوە تەنها خەڵکی خێرخوازانی شارەکەمان نەبێت ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی توانایەکمان نییە، چونکە هاتوچۆی نابینە بەڕاستی بە سیارە ئەکرێت سیارە ژەبێت لە بەردەم ماڵەکەی خۆیان سەری خات و بێنێ بۆ ڕێکخراوەکە بە هەمان شێوە لە ڕێکخراوەکە سەری خات و باتەوە بۆ ماڵەکەی خۆی. ئەمیش تەنها خێرخوازانی شارەکەی ئێمە کردوێتی. بەڕاستی ئێمە لە مستەوای خوێندکارەکانمان سپاس بەخوای گەورە زۆر باشە. سێ ئاواتی زۆر گرنگیان هەبوو کە هاتۆتە دی. یەکەمین شت ناساندنیان بە کەلیمەی قورئانی پیرۆز، دووهەمین شتیان ناساندنیان بە هاوڕێکانیان کە لێرەن کۆمەڵی هاوڕی زۆر باشیان ناسیوە توانێت بە ونەی هاوڕیانە زیاتر واعی بنەوە زیاتر شارەزا بن لە دینەکەیان. سێهەمین شتیان لە ناو خانەواتی چوارچێوە دیوارەکەی ماڵی خۆیانە هاتوونە دەرەوە لێرە توانیویانە کۆمەڵێک لە سرود و کۆمەڵێک لە مەقامات و لەو سوودە ئاینیانە فێر ببن لێرە کە سوودێکی تایبەتی بۆ ئێمە شو بۆ کۆمەڵگاکەمان هەیە. زیاتر ئێمە بەڕاستی وەکو نابینا تەنها قورئانمان بۆ لەبەرەکە خۆی مەخەڵکی خەت ئاسایین بڵین بتوانین بە چاوەکانمان بخوێنینەوە تەنها حیفزکردنە ئەو مامۆستا بەڕێزانەکە لێرە ئەو خوێندکارانە هێنن حفزیەکەن پێیان مستەوایکی وایان ئێنێ کە بتوانین لە ئاخیریا دەوری مامۆستایەتیش ببین. ئێستا مامۆستا ڕۆزیمان هەیە لێرە زۆر زیاتر بە کچانی ئەڵێتەوە مامۆستا بورهانمان هەیە، مامۆستا بەرهەمان هەیە، کۆمەڵێک بۆ مامۆستانی تر کە سوپاس بۆخوای گەورە ئێستا توانن لێرەگەل مامۆستارە و مامۆستا شلێنە من دەورەکانمان بۆ بڵێنەوە. ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت تایبەت بە نابینان دروست بووە بە مەبەست و ئامانجی ئەوەی کە بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزا بێ وەکو ئەوەی کە نابینا هەمیشە نزیکن لە قورئانی پیرۆز. چونکە هەر لە سەردەمی کاک ئەحمەدی شێخ لە شاری سلێمانی مزگەوتی گەورەکە حوجرەیەکی داناوە مەبەستی بووە کە نابیناکان کۆ بکاتەوە و خاوەنی قورئانی پیرۆز بن و خاوەنی پیشەی خۆیان بنەوە وەکو سوالکەرێک دەرنەکەون. مەبەستی ئەوەی کە سەرقەبرانە و پرسە و مەولود و ناونانی مناڵ و ئەو هەموو شتانی کە وەکو مێژووگەم شارە ماونەتەوە وەکو دابوونەریت و وەکو بابەتی ئاینیش نابیناکانیان بەکارهێناوە. ئەویش ئەو خزمەتە گەورەی بە نابینا کردو و نابیناکان هەموو حافظ قورئان بوون و ڕێزی حافظ قورئانیان لێگیرا. بۆی ئێمەش لەسەر ئەو بنەمایە هەوڵمان ناوە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە بە بەردەوامی خولی قورئانی پیرۆزمان هەبێ و بەردەوام لە ڕێکخراوەکەمانە بەدەیان نابیناکێنێرە فێری لە بەکنی قورئانی پیرۆزە من لە کچان و لە کوڕان و چەندین دەورەی تریشمان هەیە، بەڵام مەبەستمانە زیاتر کە بەردەوام لەگەڵ قورئانی پیرۆزا بین و بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزا بین. چونکە ئێمەی نابینا خۆمان بە خزمەتکاری ئەم قورئانە ئەزانین و خۆمان بە قەرزاری ئەم قورئانە ئەزانین. چونکە بەڕاستی ناو کۆمەلگا لە بوارە کۆمەڵایەتەکەشە کە ڕێزێکمان لێگیرێ زۆرجار بەهۆی ئەوەیە کە خەڵکی سەیری هەر نابینای بکەن وەکو قورئان خوێنێ وەکو حافظ قورئان کەسەکە ئەبینن. بۆیە ئێمە هەرچەندە بواری خوێندن بۆ نابینان گونجاوە ئێستا و زۆریان کار خوێن و زانکۆ تاوەکەن و ماستەر و هەندێکیان دکتۆراژیانن لەگەڵ ئەوەشە لە هەر کامێکیان پرسە چەندین جوزە قورئانە لەبەرە بۆ چونکە هەر لە سەرەتاوە وا دروست بۆ بنەماڵە و خێزانەکەش وا گرنگیان پێیاوە کە بخسوانتە حوجرەیەک و لای مامۆستایەکە لە ڕێکخراوێک بۆی قورئانی پیرۆز لەبەرکە. بۆیە ئێمە هەمیشە ئینشاءالله بەردەوامی لەسەر ئەم قورئان لەبەرکردنەوە و هەمیشە هەوڵێن لە ڕێ ئەم قورئانەوە زیاتر ڕۆشن بیر بین و زیاتر خاوەن هەستێکی جوانی مرۆڤایەتی بین و بەردەوام لەگەڵ ئەم ئاینەمانە بژین تا ئەو هەستە کۆمەڵایەتی و ئاینی و خۆشەویستی و برایەتی کە لە نێوانمانەیە گرنگی زیاتری پێبێنەوە کەسایەتیەک دەرچین کە لە داهاتووە خزمەتی خێزان و کۆمەلگا و ئەم وڵاتەش سەرەتا بخاتانەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە. من وەکو خوێندکارێکی بەشداربووی خولی قورئان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتکە هەموو هەفتانەیەک دوو ڕۆژ خولی قورئانمان بۆ کراوەتەوە. طبعا لێرە لەم خولە کۆمەڵێک فێرخوازین کە لێرە خەریکی حفظی قورئانی پیرۆزین.
ومن لإستيا لحفظ جزء عمام إن شاء الله جزء عم طاوب كمو تحقيقنا كم لسر أو حفظك كردومة ودواتر إن شاء الله النياز يوم هي خواي جرب شتيان بياري دربه برومبو جزء كاني ترو وهروها بردام لسر حفظه كم إن شاء الله خواي جوري أرمتي دربه بيكون أم خلانا سودي زور باش مع اللي بيني ولا بروي لحفظك يا أرمتي يا وين براستي وما مصابر زكانيش ما دون ناسانة لقل معنا نجر هلا كمان هبج لريخ فنوش لريت تجويدوا زور بدلكي جورو فرانو بمراسة كانوا ببيئوي بلا ما لب كان درنجي ما لب كان يان بجوري لجورا كان كجر خرابيش بين لو رجاء بمان دوباره كانوا بويه حفظه كمان باشتر به وهروها هم توانين ك بشوي كراستيش قرآني بروز من بيشتري شهر خريكي حفظي جزء عامة بوم كهات موليرة دورة كراوة بجدار بوم هستم كردوة كزياتر ستودم لابيني ولا بروي توغر يعني هرخو حفظ كي بتم حفظ بو ما مصاكي شارة زي طواتيت لقالها نبي راس حفظك بلان بجوريكي ريكو مزبوط حفظك لو أنا هليتي عبي وكس شارة زانة ببيوبلا لبروا كهاتم بويرة هستم كرستودي باشترم بيني وزياتر برو بيشوم وتواني بشيك خيراتر لقد حفظك كمان برو بيشوم بخيراتني جنابتانا كم كنالي تلفزيوني بيامي آسماني وزور سپاسانە کەین بۆ ئەم بەسەرکردنەوەیەوە ئێمەتان بەسەر کردوێتەوە دیارە من وەکو جەنابی من وەکو خۆم سپاسی جەنابی مامۆستا عوسمانەکەم کە ئێهتیمامی دەرەجە ئەولا ئەدا بەم خولە بۆ ئەوەی کە بەردەوام بێ خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز. خۆشەویستان ئەم دەورەیە کە کردومانەتەوە تایبەتە بە نابیناکان تایبەتە بۆ مناڵانەیەکەوە نابینان یان خود کەمبینان والحەمدولای وەشکر کە ئێستا زیاتر لە 35 بۆ 40 تەلەبەمان هەیە لێرە و نان خواردنیان لەسەر ڕێکخراوە لەسەر ئەرکی ڕێکخراوە و هاتوو چۆپێکردنیان ئەچن بە دوایانە بەیانیان ئەیان هێنن بۆ ئێرە و دوانی وەڕوان ئەیان بنەوە و من دیارە وەکو مامۆستا ئارام لێرە کە سەرپەرشتی خولەکان ئەەکەم دوو خولیتیایە لێرە خولێکیان لە ڕۆژانی شەممەیە و خولی دووەمیان ڕۆژانی چوارشەمەیە کە ئەمڕۆ ئەکا کە لێرەدا ئەو تەلەبانە کە هەمانە مەجموعەیەکیان ینی بیدائین ئیبتیدائین هێشتر لە بەرکردنی سورەی فاتحە و تەحیاتن و مەجموعەیەکەیان لە لەبەرکردنی جزئی التەبارەکن و مەجموعەیەکەیان با بڵێن متەفەرقەن لە بەقەرەیان لە بەریانە لە ئالی عیمران لە بەریانە هەتاوەکو ئێستا الحەمدولای وەشکر و ئەوانەی کە لە بەرچاون و دیارن و چەند تەلەبەیەکمان هەن الحەمدولای وەشکر کە جێ ئەوەیە کە شانازی بکەین بڵێن ئەم خولە الحەمدوللا دەوری خۆی هەبووە ئیسفادەی خۆی هەبووە و بۆ زانیاری جەنابیشتان و بینەرانی کەناڵە کەشتان ئێمە زیاتر لە 9 ساڵە ئەم دەورەیە بەردەوامە یعنی زیاتر لە 9 ساڵە ئەم خولە بەردەوام ئەم خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز و هەندێک لە تەلەبەکان بەڕاستی ینی ئێستا قورئان خوێنی تەعزیەن و هەندێک لە تەلەبەکان ئەتوانن بڵێم ئەتوانن دەرس بڵێنەوە و هەندێکیشیان هەن سەرەتایین پێویستیان بەوە هەیە کە ڕانمایی بکرێن و زیاتر شتی زیاتریان پێ بوترێت.